هەمە جەرگە بەچی وا قەڵەو بووە بە پارەی ڕیکلامی لەگەڵ کاماوڕێ لەیان بۆ دەمەقاڵی و لەگەڵ یەکتری جیابوونەوە لە کاتێکدا دەڵێ ئێمە لە خانوکرێ دەژین بەڵام لەولاتر لە باشترین و گرانبەهاترین شوێنی هەولێر کافێ و سەموخانە دەکاتەوە لەگەڵ باوکی باسی چی دەکەن ئایا ئێستا خۆی بەناوبانگە یان دایکی لەوی بەناوبانگترە ئایا پارە ڕیکلام ئاوا باشە کە دەوڵەمەندت بکە یان خەڵکانێک کەنە یارمەتی دەدەن تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. هەمە جەرگە ئەسێرینێ و سۆشیال میدیا بە ماوەیەکی کەم و دەنگدانەوێکی ئەکجار زۆر هەمە جەرگە تەنها بەخۆی نا بەڵکو باوەستەی دایک و باوکی زیاتر لە لای خەڵک خۆشەویست بووە و زیاتر ناسراوە هەمە جەرگە خێزانەکەی لە 6 ئەندام پێک دێ دایک و باوکی و خۆی و دوو برایتکەی لەگەڵ خوشکێکی بچوشیشان هەیە لە سەرەتادا تەنها بە پارچە ڤیددیۆیەکی کورت لەگەڵ دایکی ڤیددیۆیەکان لەسەر ئەوە بوو بە دایکی دەیوت هەر ژنێ دێنم هەر ژنێ دێنم و ئەو پارچە ڤیددیۆی لەنێو سۆشیال میدیا بڵاو کردەوە هەر ئەو پارچە ڤیددیۆی بوو بۆ بەختی ژیانیان کە ژیانیان بە تاوەتی بگۆڕێتن لە ئاستێکۆ بۆ ئاسێکی تر لە شوێنێکۆ بۆ شوێنێکی تر پێش ئەو ڤیددیۆی بڵاو بێتەوە ئەوان ماڵیان لە نایەکە لەک بوو بەڵام دواتر هاتن بۆ هەولێر لەبەر کاری ڕیکلام و ڕیکلامکاری و بزنسەکانیان و ئێستاش خاوەنی دوکانێکی جلوبەرجی ئافرەتانە و بێزگەلەوەش ماوەیەک دایانوت ئێمە کرێچین دواتر زۆری پێ نەچوو لە پڕێکدا بینیمان کافەیەک و سەموخانەیەکیان لە تەنیژ یەکتری کردوتەوە لە پارک ڤیو کە بەگرانترین شوێن لە هەولێردا دەندرێت و نرخی ئەکجار بەرزە ئێمەش ئەوە لامان بۆتە پرسیار ئەگەر ئەوان تاوەکو ئێستا کرێچی بن ئەی ئەم کافتریا و سەموخانەیان چۆندانە بە نزیکەی لەم شوێنە دەگاتە $30 ئەو شتانەی ئەوان دایان ناوە ئێمە مەبەستمان ئەوە نییە پیرۆزیان بێتن و بەسەر و دڵێکی خۆش بەکاربێن بەڵام ئەوان لە کاتێکدا دەڵێن ئێمە کرێچین و ئەم شتە زەخمانەشیان داناوە هیوادارین سەرکەوتوو بوون لە کارەکانیان وە خەڵکێکی زۆر هەمە جەرگە ڕەخنە باران دەکەن هەموو کاتێک لە سۆشیال میدیا هەموو کات سەری کۆمنتەکانی بکەی ئەبینی ئەموو تێنووسراوە تۆ دایک و باوکت بەکاردێنی بۆ ئەوەی ناوبانگ زیاتر و زیاتر بێتن و بتوانی زیاتر ڕێکلام بەدەست بێنی وەڵایم هەمە جەرگەش ئەوەیە دەڵێن نەخێر من دایکم و باوکم بەکارنایەنم بەڵام زۆر شتێکی ئاساییە لە هەموو وڵاتانی جیهان خەڵک دەتوانێت دایک و باوکی لەگەڵ خۆی بەکاربێنێتن چەندین سۆحبەت و گاڵتۆگەپی لەگەڵ بکاتن زۆر ئاساییە ئێمەش تەنها ئەم شتانە دەکەین و شتی خراپمان نەکردووە کە ببێتە هۆی تێکدانی شیرازی خێزان بگرە زیاتریش خەڵک ئێمەی خۆش دێ و زیاتر سەیریشمان دەکاو وێوی سناپەکانیشمان زۆر تەقیوەتەوە بە هەمان شێوە ئەمە جەرگە چەند فانی هەیە دایکیشی فانی لە ئەو زیاترە ئێستا لە نێو سۆشیال میدیا بە تایبەتی لە سناپچات بینەرێکی ئەکجار زۆری هەیە کاری خاتونانە دەکاتن و چێژ دروست دەکاتن و دەچێتە زۆربەی پێشانگایەکان ڕیکلام بۆ شتەکان دەکاتن و چەندین کەس سودبەخش وە بەهۆی ئەم ئافرەتەوە عەزیزەکان هەموو کات دەستت ماز دەکەین و سەرکەوتوبی لە کارەکانت بۆیە ئەوەشمان لە بینەچێ باسی باوکیشی بکەین هەمە جەرگە زیاتر باسی باوکیشی بە خەڵک ناسێنرا بەڵام گفتوگۆی لەگەڵ باوکی خەڵکێکی زۆر ڕقنەی هەیە دەڵێ نابێ بەم شێوازە کوڕ لەگەڵ باوکی قسەی بکە بە هەمان شێوە هەمە جەرگە وەڵامیان دەدات تۆ دەرێ زۆر ئاساییە ئێمە تەنها وەکو هاوڕێی قسە دەکەین شکۆ و ڕێز و خۆشەویستیمان لە شوێنی خۆی جێهێشتووە بۆ برایەکانیش یەکێکیان لە دوکانی جلک ئیش دەکاتن و ئەوی تیریان بە سۆشیال میدیا سەرقاڵە وەکو کاری مەگەزین دەکاتن میران چی دەگەێنێ بۆ هەمە جەرگە هەر لە سەرەتای دەرکەوتنی هەمە جەرگە میرانیشی لەگەڵ دەرکەوت چەندین گاتە و گەپ و خۆشیان پێکەوە کردووە چەندین خەڵکیان هێنا پێکەنین بۆیە ئێمە باسی میران دەکەین لە هەموو هاوڕێیەکانی لەبەرەوەی خەڵکێکی زۆر
قسەی لەسەر کرد و دەنگدانەوەیەکی زۆری هێنا لە دوای خۆی بۆچی وازیان لە یەکتری هێنا. زۆر خەڵک هەیە دەڵێتن لەبەر ئافرەت وازیان لە یەکتری هێناوە، هەندێکی تریش دەڵێن لەبەرەوەی میران جێهێشتووە وتوێتی هەمە جەرگە دەوڵەمەند بۆ پۆزی گەورە بۆیە هاوڕێتیمان لەگەڵ یەکتری نەماوە و پێویستە ئەوان لەلایەن خۆیانەوە ڕوونکردنەوەیەک بدەن لەبەرەوەی ڕوونکردنەوەیان زۆر پێویستە بۆ هەوادارەکانیان وا بزانم زۆر ئاسانیشە کە بتوان ڕوونکردنەوە بدەن مۆبایلێکە لە دەستیانەوە دەتوانن سناپێک بکەن. بۆیە ئێمە پێمان ناخۆشەکەوان جودا بوونەوە. وەروە ئێستا میران لەگەڵ مەلاقاتی دەردەکەوێ و لە گروپەکەی ئەو بەشدارە. ئەو باز لەوەش دەکەن دەڵێن کاتێ ئەم خێزانە دەرکەوتونە خزم و کەسە نێزیکەکانیان هاتوچیان لەگەڵیان بڕیوە، ئەوانیش وەڵام دەدەنەوە دەڵێن نەخێر ئێستاش خزم و کەسەکانمان هاتوچوومان دەکەن بەڵکو بگرێ پتەوتر بووە، بەڵام ئێمە کاری ڕکلام بکەین و کاتمان کەمترە لە وەکو جاران زوو سەردانیان بکەین، بۆیە تاخیتر سەردانیان دەکەین، بەڵام ئەوان زووە دێنە ماڵمان و سەردانمان دەکەن. خەڵکێکی زۆر پرسیاری ئەوە دەکا هۆکاری ئەو قەڵەوێ هەمە جەرگەی هۆکارەکەی پارە زۆریەکەی ڕکلامەکانیتی ئەوش لە وەڵامدا دەڵێتن و هەمە جەرگەش لە وەڵامدا دەڵێتن خۆسکەم ئەو پارە زۆرێ هەبایە خانوویەکم بۆ دایکم دەکڕی و باسی خۆشەویستەکەشی دەکات و ناشارتەوە، دەڵێ کاتی خۆی خۆشەویستێکم هەبوو بەڵام لە تەمەنێکی هەرزەکار بوو، زۆر باستم بە پەرپسیارەتی نەدەکرد، زۆر لە یەکتری تێنەگەیشتن و بۆ یەکتریمان جێهێشت، بەڵام لە ئێستادا سینگڵم، هیچ کەسێک لە نێو ژیانم دانیە و هەمە جەرگە سەرەتای دەستپێکردنی لە ئینستاگرام زۆربەی شەوەکان لایڤی دەکردەوە و شاری دەخیندەوە و ئەو کاتیش بینەرێکی ئێکجار زۆری هەبوو، هەر ئەوەش بوو بۆ هۆکاری ئەوەی کە ناوبانگێک زۆری پەیدا کرد بۆ خۆی و زۆر کاتیش پرسیاری ئەوە لە هەمە جەرگە دەکەن جەرگە مانای چییە؟ لە منداڵیەوە خەڵک پێیان دەگوتم هەمەی جەرگە لەبەرەوەی باوکم بەناوبانجی جەرگە بەناوبانگ بوو، پێیان دەگوت حەسەن جەرگە، بۆیە منیش ئەوم بە هەلزانی شتێکی جوانە، بۆیە ناوم لە خۆم ناوە هەمە جەرگە. ئەمە بەشێکی کورد بوو لە ژیان و دەربارەی بەڕێز هەمە جەرگە. ئیشاڵە ڤیدیۆی زیاترمان لەسەر ئەم بەڕێزە و چەند بەڕێزێکی تر دەبێ، بۆیە سەیری تەواوی ڤیدیۆیەکانمان بکە ئینجا بڕیار بدا، بۆیە خەڵکانێکەیە تەنها سەیری پێشەوەی ڤیدیۆیەکانمان دەکەن و دەست بە کۆمنت نووسینی نەشیاو دەکەن، بۆیە سەیری تەواوی ڤیدیۆیەکەمان بکەن ئینجا بڕیار بدەن. و دووبارە زۆر سپاس بۆ سەیرکردنی تەواوی ڤیدیۆیەکەمان و پێتان خۆشە ئەم جارە لەسەر چ کەسایەتێکی تری بەناوبانجی کوردستان ڤیدیۆ دروست بکەین، بۆمان لە کۆمنت ناوی بنووسە، وەروەها لایک و کۆمنت و شێریشتان لەبیر نەچێ و سەبسکرایبی کەناڵەکەشمان بکەن و زەنگۆڵەکەش دابگرن بۆ ئەوەی تۆ یەکەمین کەسبی کە بابەتەکانمان ببینی. هەموو کات لەگەڵتانین لە کلیل میدیا.